کتێبە هاوبەشەکەی هەردوو نووسەران بیل کلنتنی سەرۆکی پێشووتری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و جەیمس پاترسن لە یەکەم هەفتەی کەوتنە بازاڕیەوە 250,000 کۆپی لێفرۆشرا. ئەم کتێبە هاوبەشە بە ناوی The President is Missing واتە سەرۆکوونە گەورەترین ناوبانگی کتێبی لەم ساڵدا بەدەستهێناوە لە ڕووی فرۆشتنەوە کە بە شێوازەکانی کتێب و ئیبوک و هەروەها تۆماری دەنگی دەفرۆشرێن. سەبارەت بەم کتێبە بیل کلنتن دەڵێت ئەوەی وای کرد من ئەم کتێبم بەدڵ بێ ئەوە بوو کاتێک سەرەتا من و جەیمس پاترسن دەستمان بە قسەکردن لەسەر نووسینی کتێبەکە کرد. جەیمس گەرەکی بوو کتێبێک بێت ناوەڕۆکەکەی جێی متمانەی خوێنەران بێت و هەروەها سەرنجڕاکێش بێت. هاوکات مەسەلەی سەر و سەوداکردنی سەرۆک لە تەوەرەی کتێبەکەدا لەگەڵ ستافەکانی ڕاستەقینە بێت. هەروەها ڕابەرانی جیهانیش کاتێک ئەم کتێبە دەخوێنەوە هەست بە ڕازگۆیی جێرانەوەی بابەتەکە بکەن.